ماوەی 15 ساڵە لەسەر ئیشی نیگارکێشانم. هەڵبەت خولیای من هەر لە مناڵێەوە ئەو خولیایم هەبووە، یانی دەتوانم بڵام لە 7 ساڵەوە یەکسەر هەر حەزم لە نیگارکێشان بۆ و بەردەوام نیگارم کێشاوە و ئیدی پەرەپەرە بە و کە چوومەتە پێش ئیدی شێواز و مۆزوعی نیگارەکانیشم هەر بۆ شێوازە گۆڕدراوە. من وێنەکانم زیاتر لەسەر باسی ژنە، هەڵبەت باسی ژینگە و مێژووشی زۆر لەگەڵا، بەڵام زۆربەی هەر ژنە، چون من وەکو ژنێکی لە نێو کۆمەلگایەک دەژیم کە زۆرترین زەختمان لەسرە و من هەوڵم داوە بە نیگارکێشان ئەو زەختە نیشان بدەم، نەمایشی بدەم بۆی کە کێشەکە بناسرێ، ببیندرێ بە دوای چارەسەر بکەوین بۆی. تقریباً 15 ساڵە ئیشی نیگارکێشان دەکەم، بەڵام وەک پرۆفشناڵ 5 ساڵە، ینی بۆم بۆتە داهاتێکی مادی، و من هەر حەز و خولیام هەر نیگارکێشان بۆ تەنانەت ئەو کاتانەی کە خۆم بێکارم لە ماڵەوە جگە لە داواکاری خەڵک خۆم یەکسە هەر ئیشی نیگارکێشان دەکەم. هەڵبەت ئیشی خەتاتیش دەکەم، ئیشی خەتاتیشم زۆر پێخۆشە و داواکاری زۆریشی لەسرە، خۆشنەویستیش دەکەم. 6 پێشانگا بە شێوازی هاوبەش لە ڕۆژهەڵات کردومە، بەس لەوە تا هاتووم بۆ باشوور ئەو هەلە بۆ من نەڕەخساوە. هەڵبەت لەگەڵ چەند کەسیش کە ئەوانیش نیگارکێشن قسەمان کردووە، هەڵ دەدەین کە پێشانگامان هەبێت لێرە، بەڵام بەداخۆ لێرە تا ئێستا پێشانگام نەبوو. من زۆر حەزم لەو شتەیە و هەر ئەو ئاواتەم هەیە. یەکێک لە ئاواتەکانم ئەوەیە کە بتوانم بۆ هونەرێکە هەمە ئەو شتانەی کە خۆم خولیای خۆ من ئەو شتانەی کە دەزانم کە لە ژیانی مندا چەندە ڕەنگیان هەیە وەک تابلۆ عەرزیکەم، و نەک تەنیا لە کوردستان، هەڵبەت من حەز دەکەم فەرهەنگ و کولتوری کوردی تا ئەوجێ دەتوانم لە تەواوی وڵاتانی دەرەوەش عەرزیکەم، بیناسەن و بۆ شێوازە بتوانم خزمەتێک بکەم بە گەلی خۆمە. خۆم حەزم زۆر لە هونەرە، هونەری سونەتی، ئەوەی کە قەدیم چۆن بۆ ئەو شتانە، هەر ئەو نمونەی کە خۆتان باستان کە بەڕە و کۆزە و ئەو شتانە کە لە فەرهەنگی ئێمەدا ماوەتەوە، پێم خۆشە نەمایش بدرێ، هەر بۆ جوانیەکەشی، هەم بۆ ئەوەی کە فەرهەنگێکی کۆنی خۆمانە کە بیپارێزین و بەکاری بێنینەوە. وێنەکێشان هەستێکی زۆر خۆشم پێدەدا. ئەوە من زۆر حەزم لە ڤەنگۆکە. ڤەنگۆک دەڵێ بۆیە نیگار دەکێشم کە بیر نەکەمەوە، کە تۆ نیگار دەکێشەوە تەواو هەر شتێکی لەسەر ئەو دنیا نامێنی، ئەوەندە هەستێکی خۆشی هەیە. من دڵنیام کە هەموو کەس بەهرەیەکی هەیە کە کاتێکە لەسەری سوور بێ و باوەڕی بەخۆی هەبێت، دەتوانێت ئەو بەهرە لە خۆیدا دەرببڕێت و دەتوانێت حتا داهاتی مادی هەبێ بۆی. ئێمە بەداخەوە کۆمەلگاکەمان زۆر زەخت دەکاتە سەر ژن و هەمیشە لەژێر چەمبۆڵەی پیاوسالاریدا بووین، بۆیە ئێمە ژنان دەبێ هەوڵ بدەین، ئێمە دەبێ بتوانین کە خۆمان دەرببڕین، تەنانەت ئەگەر بەرەنگاری هەر شتێک کە پێویستە بەرەنگاری بینەوە، تەنانەت بنەماڵە. 2 پێیجی ئینستاگرام و فەیسبووکم هەیە بە نێوی بەفرین ئارت. من لەسەر ئەم پەیجە
خەڵک ڕۆژانە داواکاریەکی خۆیانم بۆ دەنێرن بۆ نمونە مەسەلەن کەسێک هەیە دەڵێ داواکاریەکەی ئەوەیە کە دەڵێ من سروشتی گوندی خۆمان بۆ بکێشەوە یا دەڵێ پۆرترەی یەکێ لە عەزیزەکانم بۆ بکێشەوە منیش بە پێی ئەوە داواکاریەکەیان وەردەگرم و لە تقریبەن بە 3 ڕۆژ تا 4 ڕۆژیش تەحویلیان دەدەمەوە تەنانەت من گەیاندنیشم هەیە بۆ هەموو شارەکانی کوردستان. زۆربەی کات بە داواکاری خۆیانە بەس دەیخەنەوە سەر خۆم کە بۆ نمونە مەسەلەن کەسێک دێ دەڵێ من حەزم لە دیمەنێکی ئاوەیە لەگەڵ ماڵەکەم ئاوە بگونجێ ڕەنگەکانی بەس ئیتر دەیخەنە سەر خۆم کە من خۆم چی بەکاربێنم بە چه شێوازێک یا خۆیان بەس تەنیا ئەوەی دابین دەکەن کە بە شێوازی سنەتی دەیان هەوێ یا مۆدرن. تەنانەت هەر ئەمەی کە باز دەکەن من خۆم ئیدی بە ئەو جوورێک کە ماڵەکەیان زۆر جار هەیە کە وێنەی ماڵەکەیانم بۆ دەنێرن کە من لەسەر وێنەی ماڵەکەیان دیزاینەکە بکەم. ئیتر شتێک دەبێتە بینی هەردووکمان نەک ئەوەی کە من تەنیا خۆم بە هونەری خۆم یا ئەوان بە سەلیقی خوان شتێک بە هاوکاری یەکتر هەوڵماندا کە شتێکی جوان کە بگونجێ و شایستەی ماڵەکان بێت دروستی بکەم. تا ئێستا زۆر باش بوو تەنانەت زۆر جار بووە کوتیانە زۆر جوانتر لەو شتێکە ئێمە ویستمانە دەرچووە. بۆی من کە تابلۆیەک دەست پێ دەکەم بیر لەوەی ناکەمەوە کە کەی کۆتایی پێبێ بیر لە دانە قەڵەمەکانم دەکەمەوە کە چۆن بە چ شێوازێک لەسەر ئەو لەوحەیە دای بنێم کە خۆی هەر دانە لەو قەڵەمانە کە دایدنێ خۆی ئەسەرێکی هونەری بێت. بۆیە من هەوڵم داوە کە شتێک بێ کە هەمیشە جێی ڕەزامەندی خەڵک بێت و خەڵک ڕازی بێت.